ئێمە وەک بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان نیگەرانی خۆمان ڕادەگەێنین سەبارەت بە بڕیاری دادگای تاوانەکانی هەولێر و دادگای پێداچوونەوەی هەرێم لەبارەی پەسەندکردنی سزای ناعەدالەتانەی سەر چالاکوان و ڕۆژنامەنووسە دەستگیرکراوەکانی بادینان ئەوەی ئێستا دەگوزارێت لە هەرێمی کوردستان سەبارەت بە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری لە مەترسیەکی گەورەدایە. دوجار بە هەمان شێوە کاری ڕێکخراوەیی و هەر هەنگاوێکی کاری کۆمەڵی مەدەنیش ئەخاتە مەترسیەوە. ئەم جۆرە لە ترس و تۆقااندن ڕۆژنامەنووسان و چالاکوانی کۆمەڵی مەدەنی نەکساردمان ناکاتەوە لە خەباتی دیموکراسی بەڵکو و سوورترمان دەکات لەسەر درێژەدان بەکار و بیری ئەو چالاکوانانەی لەسەر ئازادی بیرروڕا لە ژوورەوەن. شایانی باسە هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر پێویستی بە پیادەکردنی دیموکراسی ڕاستەقینە و مافی مرۆڤ هەیە بۆ پاراستنی دۆستایەتی و هەماهەنگی وڵاتانی دۆست و دوورکەوتنەوە لە تانەی دامەزراوە نێودەوڵەتیەکان. لێرەوە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و بەرپرسەکان و ڕێکخرا و نێودەوڵەتی و ناوخۆیەکان و هەموو ئەو کەسایەتی و لایەنانە لەگەڵ پاراستنی بنەماکانی دیموکراسی و سەروەری یاسا و ئازادی ڕادەربڕیندان لە هەرێمی کوردستان داوایان لێ دەکەین کە بە ئەرک و ڕۆڵی خۆیان هەستن لە پێناو پاراستنی بنەماکانی دیموکراسی و ئازادی ڕادەربڕین و مافەکانی مرۆڤ.